هیچ شتێکی زیاد بکڕمە پێی پێداویست ڕۆژانەی خۆیان نەوێت چونکە ئەوەندە کاڵا هەیە مەترسیمان هەیە ئەکسپایر بێ. ئەمڕۆ تیمێک لە هەولێرەوە هاتوونەتە سلێمانی بۆ چاودێریکردنی دۆخی گەنجینەکان لە شاری سلێمانی و ئاستی خۆراک لە شارەکەدا کە تا چەندێک گەنج نەکراوە لێرە نەوزە شەخامیل سڵاو لێ کاک شێخ ئەم کاتەوە باش دۆخی سلێمانی چۆنە کابڕۆ لە هەولێرەوە هاتوونەتە ئێرە وەزع باشە شتی باشمانەیە؟ سڵاوتان لێبێ سلێمانی هەمیشە پێشەنگە لە هەموو کارێکی جوانە. ئێستاژە ئەمڕۆیەمە لە کۆگاکانی کەرتی تایبەتی لەگەڵ ژووری بازرگانی پرسازی هاتوین دەمانەوێت هاوڵاتیان دڵنیا بکەینەوەی کە کۆگاکانی کەرتی تایبەت پڕن لە خۆراک مەترسی لەسەر کەمبوونەوەی کاڵان نییە. واتە هاوڵاتیان شت نەکردن و خەزنیکە لە ماڵەوە؟ نەخێرە چاوەڕێ مەکەن هیچ شتێکی زیاد بکڕمە پێی پێداویست ڕۆژانەی خۆیان نەوێت چونکە ئەوەندە کاڵا هەیە مەترسیمان هەیە ئەکسپایر بێ. بۆ شێوازەیە تا 6 مانگ بەپێی ئەمەی کە ئێمە بینیومانە ئەمڕۆ لە کۆگاکان ئەوەندە کاڵا ماشەڵڵا زۆرە ئەمجا بەردەوامیش دی ئێستا خۆتان بار هەڵگرەکانتان بینی کە خەریکی داگرتنی برنج و ماوەدە خۆراکیەکانن کە تازە گەیشتون بە بدڵنیایە و بەدەیان بار هەڵگری کەش لە ڕێگادان بۆ ناو کۆگاکان لە چەند دەواازەوە بابەتیەتە ناو هەرێمی کوردستان لە هەموو دەواازەکانەوە دێن تەنها دەواازەکانی کۆماری ئیسلامی تۆزە سست بووە ئەویش ئینشاءڵڵا لە ئایندێکی نزیکدا ئەو سستیە نامێنێتەوە بە دەواازەکان ئێوەش دەکرێنەوە. هەندێک لە هاوڵاتیان هەندێک لەو کەسانی کەسبکارن قۆرخی بازاریان کردو نرخگران بووە چرا لە 5,000 بۆ بەسی 5,000 ئەمە چۆن چاودێری ئەکرێ؟ ئەوە چاودێریمان کردووە ئێستا لیژنەکانی چاودێریمان ڕاست باردووە ئێستا ئاگاداریان کردم کە دوێنێ سێ فرۆشیاری چرایان سزا داوە کە چرایان بەقدان فرۆشتووە لە ناو سلێمانیە کەواتە بە دڵنیاییەوە ڕێگە نادێن بە هیچ سەرپێچیەکی زیاتر کە ببێتە هۆی بەرگرانی بەسەر هاوڵاتیانەوە چ لە کاڵاکان چ لەو بابەتانەی کە پێویستن و خواستیانە سەر زۆرە بێ. باشە لەبارەی خواردنیشەوە چاودێریەکان زیاتر بۆ لەسەر بازار لیژنەکانمان زیاد کردەوە تاوێت لە مانگی ڕەمەزان ئێستا 3 جۆر لیژنەمان هەیە بەیانیان دوانیوەڕوان پاشێوان بۆیە چاودێری بازار کە لە ڕووی نرخەوە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی پاک و خاوێنیشەوە. ئەی لەبارەی بەشە خۆراشی مانگانی هاوڵاتیان کەی مانگی دوودا بەشەکرێ بەشە خۆراکی هاوڵاتیان بەش یەکەم ێستا لە کۆتاییەکانیدا دوای تەواوبوونی بەش یەکەم بەشی دومیش دەست بێکە چیت جیاواز هەموو ئەوانەی کە لە ڕابردوو دابشکراوە هەر ئەوەیە 3 کیلۆ برنجە 1 کیلۆ شەکرە 400 گرام لۆشاوە لیترێ زەیتە 2 کیلۆ نیسکە 2 کیلۆ ئالینۆکە. زۆر سپاس بۆ بەڕێستان. لە سلێمانیە دۆخەکە چۆنە؟ چیەکەن بۆ بارزگانان کە ئاسانکاری بکرێت و مەوادی زیاتر بێتە ناو سلێمانی دۆخەکە زۆر باشە دڵنیایی تەواوە دەین بە هاوڵاتیان پێویست ناکا خەرەباڵغی و پەلاماردانی کڕینی کاڵا و کەلوپەل دەست پێ بکەن لەبەرەوە چەند بکڕن لە ماڵەکانیانە لەوانەیە خەساریش ببێ بە بەرچاوی خۆتانەوە بین کاڵا و کەلوپەلێکی زۆرەیە و ئەو بار هەڵگرانە شایەتی ئەوەن کە بە بەردەوامی کاڵا و کەلوپەل داخلی گەنجینەکانە بێت و بازرگانان هاوردەیەکەن لەبەرەوە هیچ مەترسیەک لەسەر نەبوون و نەمانی کاڵا و کەلوپەل و بە تایبەتی خۆراک نییە. باشندێک لە بازرگانان ئەڵێ بە گران بابەتەکانمان بەدەستەکە بە ئەگرانی گاتە ئێرە ئەمەیکەوە ئێستاە هیچ گران نەبووە بەڵام لەوانەیە لە داهاتووە ئەگەر بێت و مینای ئەم قەسر و گەروی هورمز نەکرێتەوە گواستنەوەی تێچووی گواستنەوە فقط تێچووی گواستنەوە گرانتر بێ بۆ بەندەرەکانی عقبەی ئوردونی و مێرسین لە تورکیا. شتێکی زۆر کەمە ئەوە نییە کە باس بکرێ. چەند کۆگامان هەیە بۆ هەڵگرتنی خۆراک ئێمە بەزە لەم بەشەی سلێمانیا لەم تۆزە 200 کۆگامان هەیە هەروەها لە دەرەوەی ئێرەشەیە لە بەشەکانی تری مەخزنە توانم بڵێم زیاتر لە 1000 کۆگا هەیە. هەمووی پڕە؟ هەمووی پڕە بە بەردەوە تاوان خۆ بۆچی کرێدەن و مەخزنیان گرتووە بێگومان کاڵا و کەلوپەلیتیایە دەستەکانە خۆش دەسازەوەڕێستان بەڵێەوەی کە گوێبیستی بوون ئەمە تیمی بەڕێوەبەتی گشتی بازرگانی هەرێم بوو کامڕۆ هاتبوونە شاری سلێمانی تاوەکو بزانن دۆخی گەنجینەکان چۆنە گەنجینەکانەوەی بینن و چەندین گەنجینی تیژە بەسەردانمان کردووە گەنجینەکانی پڕۆن لە خۆراک بۆیە هیچ مەترسێ لەسەر کەمبوونەوەی خۆراک نییە لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستاندا.